بە ئامادەبوونی هەریەک لە ئارامقادر خەبات لێپسراوی بۆردی وەرشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە چاودێری دکتۆر ڕێبوار ئیسماعیل لێپسراوی مەڵبەندی سەی هەولێر و چەند بەرپرسێکی تری حزبی و حکومی وەرشی کۆتایی بە یاریەکانی نوێمین خولی هەڤاڵی خواڵێخۆشبوو مامزەلال هات کە ساڵانە ئەم خولا لەلایەن لێژنەی باڵای تیپە میلیەکانی هەولێر و دەوروبەری دەکرێتەوە. نوێمین خولی جنابی ئیمام بە ناوی جنابی ئیمام ئەو کراوەتەوە نوێمی خولە ئەو ڕۆدڵخۆشم کە بەشدارم لە کۆتاییاتن بەم خولە و دڵخۆشم کە لە هەولێر زیاتر لە 100 تیپ بەشداری ئەو خولایان کردووە و خولێکە کە بۆ گەنج و لاو و وەردشوانی شاری هەولێر و دەوروبەری کراوەتەوە کە وەکو باسمان کرد نوێم خولە ئەمە بێڕای ئەوەی کە من دەستخۆشیم لێیان کرد تێکیدم لەوە کردەوە کە بۆردی وەردشی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی بەردەوامی وەردشوانان دەبێت لە شاری هەولێر و لە هەموو ناوچەکانی کوردستان. ئێمە کە ساڵانە خوڵ دەکەینەوە نوێی من خولی هەڤاڵی بەڕێز خواڵێخۆش بوو مامزەلالە بڕیارماندایە ساڵانە وەکو وەفایەک وەکو دڵسۆزێک بۆ هەڤاڵی بەڕێز و بنەماڵەکەی ساڵانە خولێک ئەلزام بدەین. یاری کۆتایی خولەکە لە نێوان هەردوو تیپی ئاشتی بەرحوشتر و ئەکادیمیای نەورۆز بەڕێوەچوو دوای ڕکابەرێکی بەهێز 2000 تیپی ئاشتی بەرحوشتر یاریەکەی بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بردەوە بۆ پاڵەوانی نوێمین خولی هەڤاڵی خواڵێخۆشبوو مامزەلال. پلی دۆمیش بۆ بەشی تیپی ئەکادیمیای نەورۆز لای خۆشیەوە تیپی خاک دوای بردنەوەی لە تیپی قەرەچووغی مەغمور بە ئەنجامی 8 گۆڵ بەرامبەر بە 5 گۆڵ بۆ خاوەن پلەی سێم و پلی چوارەمیش بۆ بەشی تیپی قەرەچووغی مەغمور یاریزان عومەر ڕەشیدیش لە تیپی خاک بۆ گۆڵکاری خولەکە. ئێمە وەکو تیپی لاوانی ئاشتی بەرحوشتر بە پلی یەکەم هاتین دەستخۆشتانی دەکەین و دەستخۆشی لە تیپی بەڵام لێژنە ملیەکان دەکەین کە هەموو ساڵانە خوڵانەمان بۆ دەکاتەوە دەستخۆشانی دەکەین. وەڵا دەستخۆشیانی دەکەین هیوادارم هەموو ساڵێواتیم ئەو خولانە بکرێتەوە بەخۆشی خولەکی باش نایە دەرەجەیەک لۆ گەنجە. خولی نوێمی خواڵێخۆشبوو هەڤاڵ مامزەلال ساڵانە لەلایەن لێژنەی باڵای تیپە میلیەکانی هەولێر و دەوروبەری دەکرێتەوە. خولی ئەم ساڵیش کە وەشانی نوێمی بوو بە بەشداری 100 تیپ بە سیستەمی دەرچوون بەیەک دۆڕان بەڕێوەچوو. ڕۆژانە ژیارەکانی خولەکە لەسەر یاریگای بچووکراوەی مندکاوە لە شاری هەولێر بەڕێوە دەچوو. 2000 تیپی ئاشتی بەرحوشتر توانی بێتە پاڵەوانی نوێمین خولی خواڵێخۆشبوو هەڤاڵ مامزەلال. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.